چۆنێتی بەشداریکردنی کورد لە حکوومەتی داهاتووی عێراق جارێکی دیکە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و نەوشیروان مستەفای ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانی لە هاوینە هەواری پیرمام کۆ کردەوە. دوا بەدوای کۆبوونەوەکەیان هەریەک لە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و نەوشیروان مستەفای ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ئاشکرایان کرد هەلومەرجی عێراق و هەرێمی کوردستان تاوتوێکران و بۆ چوونەکانیشیان هاوشێوە بوون. ڕێخەری بزوتنەوەی گۆڕان تاکیدی لەوەش کردەوە گفتوگۆکانی سەرۆکایەتی هەرێم و گۆڕان بۆ ئەوە بووە کە بە یەک دەنگ بچنە بەغدا و لە هەرێمیش هاوکاری یەکدی بکەن. ئەم کۆبوونەوەی سەرۆکی هەرێمی کوردستان و شاندەکەی بزوتنەوەی گۆڕان لە کاتێکدایە کە گفتوگە و دانوستانەکانی لایەنە سیاسی عێراقیەکان بۆ پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق بەنهێنی و بە ئاشکرا دەستی پێکردووە و نوری مالیچی سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی لیستی دەوڵەتی یاسا بە چڕوپڕی لە هەوڵی دۆزینەوەی هاوپەیمانیدایە بۆ لیستەکەی بە مەبەستی پێگەێنانی کوتلەیەکی پارلەمانی گەورە کە لە ڕێگەیەوە بتوانێت حکوومەتی زۆرینەی سیاسی پێک بهێنێت و ویلایەتی سێمیش بۆ خۆی مسۆگەر بکات. کۆبوونەوەکەی گۆڕان و سەرۆکی هەرێمی کوردستان هاوکاتە لەگەڵ جموجۆڵی لایەنەکانی سوننە و شیعە بۆ دانوستان لەگەڵ لایەنە کوردیەکاندا. هەر بۆ ئەو مەبەستەش تا ئێستا ئەو لایەنانە چەند جارێک سەردانی پیرمامیان کردووە و نوری مالیچی سەرۆکوەزیرانی عێراقیش لە نامەیەکدا داوای دانوستانی لایەنە عێراقی و کوردستانیەکانی کردووە و لە میدیا و ناوەندە سیاسیەکانیشدا باز لەوە دەکرێت کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سوننەکان لە هەوڵی پێکهێنانی بەرەیەکدان دژی مالیچی. ڕەنگە ئەم باسانەش لەو پەیوەندی ئاڵۆزانەی نێوان سەرۆکایەتی هەرێمی کوردستان و مالیچیەوە سەرچاوەیان گرت بێت کە چەند ساڵێکە درێژەی هەیە. هەروەک لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕاگەیەندراوێکیشدا سەرۆکایەتی هەرێم دژایەتی خۆی بۆ ویلایەتی سێمی مالیچی دووپات کردەوە و هەڕەشەی بەشداری نەکردنیشی کرد لە حکوومەتی ئایندەدا. بزوتنەوەی گۆڕان کە پێشتر سەرۆکایەتی هەرێم و دەسەڵاتی سیاسی کوردستانی بەوە تۆمەتباردەکردکەنەیان هێشتووە لە حکوومەتی ڕابردووی بەغدا بەشدار بێت ڕەنگە ئەم جارە بیەوێت لە ڕێگەی پێکهێنانی هاوپەیمانی و دانوستانەوە لەگەڵ ئەو لایەنانەدا پشتی خۆی لە حکوومەتی ئایندەی بەغدا وەربگرێت. بزوتنەوەی گۆڕان تا ئێستا هیچ لێدوانێکی ڕسمی لەباری ڕوئیای خۆیەوە بۆ حکوومەتی ئایندەی عێراق ڕانەگەیاندووە و بەپێی لێدوانەکانی ئەمڕۆی بە پرسەباڵەکانی ئەو بزوتنەوەیەش هاوڕان لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا. سەردانە کتوپڕەکەی ئەمڕۆی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بۆ هاوینە هەواری پیرمام ئەو پرسیاری هێناوەتە ئاراوە داخۆ ئەو سەردانەی ئەمڕۆ ڕێکەوتنێکی هاوشێوەی ڕێکەوتنامەی حەڤدەی نیسانی نێوان پارتی و گۆڕانی لێ دەکەوێتەوە کە بەهۆیەوە بزوتنەوەی گۆڕان بتوانێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا چەند پۆستێک بەدەست بێنێت و شوێن پێی خۆی قایم بکات.